کەسکارمان دەستیان بەرز دەکردەوە دەیانگو ئازادی بوو دادگاکان ئازادی بوو دادگاکان ئازادی بۆ دادگاکانی هەرێمی کوردستان ئەمە وتەی ئەو پێشمەرگە دێرینەیە کە وەک خۆی دەیگوت زیاتر لە 30 ساڵ دژی داگیرکاری بۆ ئازادی کوردستان چەکی هەڵگرتووە بەڵام ئێستا بە بیانووی تێکدانی ئاسایشی نیشتیمانی لە زینداندایە. بۆ جارێکی دیکە 5 دەستگیرکراوی دیکەی بادینان کە هەفتەی ڕابردوو بەهۆی ئامادەنەبوونی دادوەری سەرەکی دادگاییەکەیان دواخرابوو دادگایی کران کە سوکاری دەستگیرکراوانی بادینانیش دەڵێن دۆخی گیراوان لەو پڕی خراپیدایە بەڵام بەورەیەکی بەرزەوە لە بەردەم دادوەر ئامادە بوون. کەسکارمان کە هاتنە ناودادگا وەرەیان زۆر بەرز بوو چەندە ڕاستە وەکو جەستەوەوانە زۆر لاواز ببوون بەڵام وەرەیان زۆر بەرز بوو کەسکارمان هاتنە ناودادگا بە دەستی کەلەمچەکراوە و تەسەوری ئەوە بکەن کەسکارمان دەستیان بەرز دەکردەوە دەیانگو ئازادی بوو دادگاکان ئازادی بوو دادگاکان ئەوە بڵێ ناڵێن ئازادی بوو ئێمە بڵێن ئازادی بوو دادگاکان لە ناو هۆڵی دادگا بە دەستی کەلەمچەکراوەوە و لە ناو هۆڵی دادگاش ینی باوکم یەکێک بووە لە وانەی پێشمەرگەی دێرینی شوڕەشی گوڵام بووە پارێزەران و پەرلەمانتاران هەموومان لەوێ مەوجود بوونە باوکم ئەو قسەی کردی 27 ساڵ پێشمەرگاتیم کردیە بۆ ئەوەی ینی دەسەڵاتێکی کوردی بێتە سەر کورسی دەسەڵات لە هەرێمی کوردستان بەڵام دەسەڵاتم نەکرد ئەگەر زانی بام ئەم نەدەکرد یعنی ئەم خەباتەم نەدەکرد دخان خراب بی بس الحمدلله وەرەی بەرز بی کم خدایت که مال زندان کردیم ما امید هر بیاور که کوتاهی بید راستی بچینه مال دوای 10 ماه که تشتاقی دل خوش کرد بس لیچانه برو واجی مع الاسف یعنی نه سلمان کو راستی کو دادگاه که کو بیجین جی عدالت داد بینین هیوی دارین اف دادگاه بید کوتاه دادگاهی بید اف نهامتی هم تیده همو بنامال چالاكوانان وی نخوشی درکب. پارێزەرانیش دەڵێن دەستگیرکراوان بەبێ ئامادەبوونی پارێزەران تۆمەت خراوەتە پاڵیان ئەوان ڕەتی هەموو ئەو تۆمەتیان کردوتەوە ئەم ڕۆژ لە بەردەم دادوەر تۆمەتەکانیان ڕەت کردوتەوە. ئەمڕۆ دادگایەکە بە شێوەیەکی باش بەڕێوە چوو وا دیار ڕێکارەکانی دادگا زۆربیان کۆتایی پێهات تەنها ئاراستەکردنی تۆمەتەکە و خوێندنەوەی پارێزنامەی پارێزەران و لایحەی داواکاری گشتی ماوە دیارە ئەم ڕۆژ بەهۆی زۆری داواکان و تاخیربوونی کاتەکە لەلایەن سەرۆکایەتی دادگاکە و دانیشتنەکە دواخرا بۆ کاتێکی تر ئەمڕۆ دادگای تاوان دادگایکردنی تۆمەتخراوەپاڵانی بادینانی کرد بەڵام خۆشبەختانە تۆمەتخراوەپاڵان لە مەرحەلەی لێکۆڵینەوە کە بەبێ ئامادەبوونی پارێزەریش ڕەتی هەموو ئەو تۆمەتانیان کردەوە و لە کاتی لە بەردەم دادگای تاوانی دوی هەولێر ئەمڕۆ بە هەمان شێوە ڕەتی هەموو ئەو تۆمەتانیان کردەوە کە خراوەتە پاڵیان و بگرێت لە کەسی زۆر پاک و مەحبوبی ئەو سنوورەن وە لە ئاستی بڕوانامە کەسی لە ئاستی زۆر بەرزانە و خوێندکاری دکتۆرای تێدا بوو مامۆستا و خوێندکاری زانکۆ. دادگاییەکە بۆ 20 ئەیلول دواخرا ئەمە لە کاتێکدایە وتەی دەستگیرکراوان و پارێزەران و شاهێدەکانیش وەرگیراوە بە پێی وتەی پەرلەمانتارانیش بێت تەنها بڕیاری کۆتایی ماوە دواخستنی دانیشتنی دادگاش بەم جۆرە خۆی سزایەکی دیکەیە بەسەر دەستگیرکراواندا دەسەپێنرێت. پەرلەمانتارێکی دیکەش وتەی گیراوێک دەگەڕێتەوە کە بە دادوەرەکەی وتووە 27 ساڵ پێشمەرگایەتیم کردووە تاکو پارێزگاری لە کورسەکەی ئێوە بکەم. یەکێک لە تۆمەتباران سجن بووە زیندانی بەعز بووە لەسەر کوردایەتی یەکێکی تر لە تۆمەتباران ئەوە ئاراستەی قسەی ئاراستی حاکمەکان کردی 27 ساڵ پێشمەرگایەتیم کردووە پارێزگاریم لە پێگەی ئێوە کردووە هەر زۆر بێم دەتانە لەوێ ئاماژەی بەوە کرد یەکێکی تر ئەندازیار بووە وتی من قەت لا بەلا ڕەخنەم نەگرتووە ڕەخنەم گرتووە تەنها لە بەرپرسی ئەو بەشەی کە بۆ نمونە ئەو مەشروعی کە گەندەڵی تێدا کرا هیچ عملیەکیان ئەنجام نەداوە تەقینەوە بکەن هێرشکەنە سەر بارەکای حزبی هەوڵی تیرۆرکردنی پارێزگار بدەن هەوڵی تیرۆرکردنی کەسایەتیە سیاسیەکان بدەن و ئاژاوە بنێنەوە و دواتر پەیوەندیان کردبێ بە قونسوڵگەریەکانەوە بۆ ئەوەی پارەیان بدرێتێ پەیوەندیان کردبێ بە عێراقەوە ئەویت لە ئامادەکاریە بوون بکرێت و گیراون پرسیار کرا ئایا هیچ چەکێک هیچ دەمانچەیەک هیچ فیشەکێکیان پێ گیراوە وتیان نەخێر هیچ شتێکیان پێ نەگیراوە ئایا گروپی چەکدار هەبێت هەوڵی کودەتا و تیرۆر و کوشتن بدات ئەکرێت کلاشین کۆفێکیان نەبێ بە هەمویانەوە. لە ئێستادا زیاتر لە 70 چالاكوان و ڕۆژنامەنووسی دەڤەری بادینان لە زیندانەکاندان تا ئێستا 5 لە دەستگیرکراوان سزای 6 ساڵ زیندانیان بەسەردا سەپێنراوە بەشێکی تریش پرۆسەی دادگاییکردنەکەیان بەردەوامە و ئەوانەشی دەمێننەوە کەس نازانێت چارەنووسیان چی دەبێت.
ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.